ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست گفتوگەکانی ناو پەرلەمانی عێراق سەبارەت بە پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجەی 2021 عێراق بەردەوامن هەروەها تاکو ئێستا لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پشکی هەرێمی یەکلا کردوتەوە لە مادە 11 کە دەبێت حکوومەت هەرێم داهاتی 250,000 بەرمیل تەسلیم کات. بۆ قسەکردن لە سەرم بابەتە سەرەتا دەچینە بەغداد لای مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لە نامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ئێستا دەستی پێ کردووە یاخود پشکی هەرێم چۆن یەکلا کراوەتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەران بەخێراتی برای بەڕێز و خۆشەویستم جەنابی دکتۆر ئەمین ئەەکەم. زۆر سوپاس. خوشحاڵم کە لە ئەو بەرنامە پێکەوە گەنگەشەی ئەو بابەتە بکەین. لە ڕاستیە ئێمە لیژنەی دارایی تەواوی بڕگەکانمان تەواو کردبوو، تەنها ئیشکالێکی بەسیط مابوو لەسەر مادەی 11 و قەرزەکان کە 7 قەرز بوون، قەرزە تازەکان جگەلەوەی قەرزە کۆنەکان تێپەڕی. ئەوە ماوەتە ئێستا سەرۆکی کتلە سیاسیەکان لەگەڵ سێ وەزیر، وەزیری دارایی، وەزیری نەوت، وەزیری کارەبا کۆبوونەوەیان هەیە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان. ئەوەی ڕاستی بێ مادەی 11 ئێمە وەک هاوپەیمانی دیوان کە حەفوزی خۆمان دەربڕین لەبەرەوەی ئەو مادەیە قابل بە تەطبیقکردن نییە. ئێمە لە لێدوانەکانی پێشماندا باسمان لەوە کردبوو. ئەگەر مادەی 11 ناوموازەنە کە ڕوئیای حکوومەتە قبوڵ نەکرێ، هێزە شیعیەکانە بێ نەخسێکی بەدیل بێنن، بەڵام ئێمە بۆ هەر نەخسێک 4 مەرجمان هەیە. مەرجی یەکەممان ئەوەیە کە ئەبێ دەستوری بێ، مەرجی دووەم ئەبێ قابل بە تەطبیق بێ، مەرجی سێم ئەبێ بەپێی قەوانینی نافیزە بێ، مەرجی چوارەم ئەبێ لە بەرژەوەندی خەڵکی عێراق بێ. مادەی 11 فەقەرەی یەکەمی کە باز لە 400,000 بەرمیل دوایی باز لە داهاتی 250,000 بەرمیل بە سعری سۆمۆ بدرێتە خەزێنەی ئیتیحادی، بە بڕوای ئێمە ئەمە قابل بە تەطبیق نییە، چونکە هەرێمی کوردستان لە بری ئەوەی داهاتی 1 بەرمیل نەوت بدا بە داهاتی 1 بەرمیل نەوت بدا بە عێراق پێویستی بە پرۆسی 2 بەرمیل و نیو هەیە، واتە بۆ 250,000 بەرمیل داهاتەکەی ئەبێ 625,000 بەرمیل بفرۆشێت. لە کاتێکدا خودی هەرێم عێراق دەڵێ تەنها 460,000 بەرمیل هەیە، هەرێمی کوردستان خۆیان دەڵێن 430,000 بەرمیلمان هەیە. بۆیە ئەم فەقەرەیە قابل بە تەطبیق نییە. فەقەرەی دووەمیان لە مادەی 11 کە ئێمە نیگەرانیمان دەربڕی بریتە لە فەقەرەی ها کە بەپێی قەوانینی نافیزە نییە کە مادەی قانونی دارایی مالی مادەی 27 فەقەرەی پێنجیان لێلا بووە. بۆیە ئێمە تەحەفوزی خۆمان تەسجیل کرد لەسەر ئەو بابەتە، بەڵام هەردوو هێزە سیاسیە دەسەڵاتدارەکە پارتی یەکێتی دەنگیاندا بە مادەی 11 کە لەبەر بەڵێ مامۆستا ئەحمەد بەڵێ زۆر باشە. بەس بە دیاریکراوی بۆی ڕوون بێ لای بینەران ئێستاوەی کە بڵێن لە لیژنەی دارایی دەنگی لەسەر دراوە هەرێمی پابند کردو بە داهاتی 250,000 بەرمیل لەگەڵ نیوەی داهاتی بڵێن داهاتە فیدراڵیەکان. بە دیاریکراوی چی بۆ خەڵکی چەند بۆ خەڵکی کوردستان دێت ئەگەر بۆ نمونە ڕێکەوتنە بچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود هەر دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ یعنی ڕێکەوتنەکە قابل بە تەطبیق نییە. ئێمە نیگەرانیەکەمان لەسەر ئەوە بوو کە هەرێمی کوردستان لە بری ئەوەی بیر لە داهات و نظامی مەقاصد بکاتەوە، چونکە قەناعەتی وایە ئەو فەقەرەیە هەرێم قەناعەتی وایە داهات تەسلیم ناکە، ئەوەی کە بەدەستی هێنێ ئەڵێ ئەوەم بەدەست هێناوە باقیەکەی ترم بۆ بنێرن. عێراقیش ڕازی نابێ، هێزە شیعیەکان وەکو یاسای قەرزی پێچوو ڕازی نابن لەسەرەوەی نظامی مەقاصد بەکاربێنن و پارەیان بۆ بنێرن وەکو موازنەی 2009. ئەمەیان زۆر بە ڕاستایی پێویستین، بۆیە ئێمە نیگەرانیمان دەربڕینەوە و پارتی یەکێتی بۆ ئەوەی هەمان سیاسەتی پێشووی خۆیان بۆ فرۆشتنەوت و بۆ غذایەکی قانونی بەدەست بێن کە بتواننەوت بەو شێوە و بەو شتەی جاران بفرۆشن، بۆیە دەنگیاندا بەو یاسایە بەو مادە. باشە. بەس مامۆستا دیارە ینی بۆ نمونە هەرێم ئەگەر پشکەکەی بۆ نمونە چەندی بۆ دێ ئەگەر ئەم ڕێکەوتنێکی ئێستا جێبەجێ کراوە بڵێن پارتی و یەکێتی دەڵێ پشتگیریان کردووە و پشتگیری ئەم ڕێکەوتنەتان نەکردووە؟ هەرێمی کوردستان هیچ پارەیەکی بۆ نایە، چونکە هەرێمی کوردستان لە تەطبیقی ئەو مادەیە زەرمەند ئەبێ، یعنی نەوتەکە دیسان بە شێوەیەکی دیکە هەڕاستفرۆشە بێ بکرێ بە خاتری ئەوەی حسەیەکی لەسەر تۆمار بکرێ.
ئەوەی کە هەرێمێکە خەتەرناکیی ترە چۆن لەوە پێش خەتەرناکی بابەتێکی زۆر خەتەرناکی ئەنجام داوە لە ئێستادا بێ 600,000 بەرمیل بفرۆشێ اینجا ئەتوانێ بڵێ ئەوە من پارەی 250,000 بەرمیلم دابین کردووە کامە مستەقبەلەن لەسەر هەرێم ئەکرێتە ماڵ بۆیە لە باشترین حاڵەتا تەنها 250 ملیار دینار دێت بۆ هەرێمی کوردستان 250 ملیار باشە بەشی هەرێمی کوردستان و بەشی خەرجەکانی ناتا باشە بەڕێزت لە کۆبوونەوەی لیژنەی دارایی دەنگت نەدا بەم ئیتیفاقی بەم شێوەیە کە ڕێی لە بەرژەوەندی خەڵکدانیە ئەی بەدیلتان چی بوو بۆ ئەم پرسە بەڵێ بەڕسمی ئەلامان کرد ئێمە وەک هاوپەیمانی هیواد تەحەفوزی خۆمان لەسەر ئەم مادەیە دەرەبڕین بەڵام ناکرێت کە مقاطعی جەلسە ناکەین چونکە شتی بابەتی تر و مادەی تر و بڕگەی ترمان لەناو موازنەکان جێگیر کردووە کە لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمە بەتایبەتی دەوایری ئیتیحادی و ئەگەر موازنە تێپەڕی ئەوە مژدەی خۆشمان پێ بۆ هەندێک لە پارێزگاکانی کوردستان باشە بەس ئەی بەدیلێکتان هەبوو کە بەڕێز دەڵێت تەحەفوزتان هەبوو بەدیلەکەیەوە چی بوو باشتر بوو لەوەی پارتی یەکێتی بەڵێ هەرێمی کوردستان ئەبێت نەوت تەسلیمکە چونکە ئەگەر نەوت تەسلیمکرا یەکەم شت کە ئیسادەمان لێ کرد گەڕانەوەی متمانەیە بۆ نێوان هەرێم و بەغدا لە ئەنجامی ئەم متمانەیەوە ئەو سیاسەتە سوازوی نەوت معالەجەکرا و متمانە ئەگەڕایەوە و هەرێمی کوردستان پارەی بۆ هات بەبێ لێبڕین و موچەی فەرمانبەران وەکوو خۆی ئەگەڕایەوە ئەمە خاڵێکی ترمان کە چەند ڕۆژێک پێش ئێستا تۆمار کرد ئەویش ئەوە بوو ئێمە فقرەیەکمان داخل کردبوو ئەگەر هەرێم پابەند نەبێ ئەوە حکوومەتی اتحادی مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانە دەدەنگ لە ناو بێزگەلەوەی ئێمە خۆمان 4 کەسی 3 کەس لە هاوپەیمانی و نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی دا بەو فقرەیە 6 کەس لە هێزە شیعە سونیەکان ڕەزامەند بوون لەوەی کەوا ئەگەر حاڵەتێکی ئاوا هات و حکوومەتی هەرێم نەوتی ڕادەست نەکرد هەر پارێزگایەک ئامادە بێت داهاتی خۆی تەسلیمکاوە حکوومەتی اتحادی شایستەدارایەکانی ئەو پارێزگایە دەستە بەرکە بەڵام هەردوو هێزە سیاسەتە دیسان وەفدەکەی هەرێم بەتایبەتی هاتنەوە سەرخەت و لە ژێر فشارە دیسان ئەم فەقەرەیان گۆڕی و هەڵیانوەشان باشە چەند پرسیارێکتر بە کورتی جەنابیشی دیارەکات کەمە بەس سەبارەت بە نرخی دۆلار دەنگ و باسێکە بوو کە نرخی دۆلار بڵێن نرخەکەی لە پرۆژە یاسای بودجە لادراوە ئەوەی کە بە 145,000 خەمڵێنراوە 100 دلار شتیوا لە ئارەدا هیچ گۆڕانکاریەک بکرێت ئێمە کۆبنەوەی ساعتیمان کرد لەگەڵ وەزارەتەکانی دارایی پلان وەزارەتی تیجارە وەزارەتی نەود وەزارەتی ئەعماری شان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەسەر کۆمەڵێک بابەت یەکێک لەو بابەتانە باسمان لە سعری سەرفی دۆلار واتە نرخی دۆلار وەزیری دارایی زۆر بەڕاستکاوی پێ ڕاگەیاندین کە ئەو نرخە کاتی خۆی لەسەر هەموو هێزە سیاسیە کانی پێکهێنەری حکوومەت کراوە هەموویان بەبێ ئیستیسنا ڕازی بوون لەسەر ئەو نرخە بۆیە ئەو نرخە مستحیلە جاری سکە بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی خاڵی دووەم 23 تریلیۆن دینار کورتێنانی پێپڕکراوەتەوە کە ناکرێت کورتێنان دووبارە زیاد کرێتەوە و خاڵی سێهم زعزع بۆ نەفتی عراقی دروستەبێ بۆیە بە هیچ شێوەیە نرخی دۆلار ئامادە نییە حکوومەت ئەو نرخە جاری سکە گۆڕانکاری تێدا بکات باشە وەکو دوا پرسیارم پێچێم شەو پەسەند بکرێت کۆبوونەوەکە تاکو ئێستا بودجەی عێراق بڵێن دەستی پێ نەکردووە مامۆستا بە دینار بە دۆلار نەچێ نرخی نەوت بۆ یەکەم جار لە ناو موازنەی عراقیان گۆڕا بۆ دینار کە لە بری ئەوەی 35 دلار دابنێ 65,250 دینار نرخی هەر بەرمیلێک نەوت دانراوە بۆیە ئێستا هەر لە ناو موازنەکە باس لە سیاری دۆلاری تیانەماوە باشە بەزۆکو پێچێم شەو پەسەند بکرێ بودجەکە بە کورتی وەکو دوا پرسیاریش ئەگەر خۆشت پامێکت مابێ بۆ خەڵک بەڵام پێ ناچێت بابەتەکە و مناقەشەکان کۆتاییان هاتێ پێ ناچیان تۆ کۆبنەوە لەسەر بودجە بکرێ و عادەتی ئێرە وایە هەر قانونێک ئیتفاقی مەبدەئی لەسەر دەکرێت بۆ ڕۆژی دوایی هەندێک لە بڕگەکانی هەڵەوەشێتەوە بۆیە ئەوە چاوەڕێکراوە کە سبەینێ هەندێک لە بڕگە و مادەکانی هەڵوەشێنرێتەوە بەڵێ بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید نامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵ مامی سوپاسی بەڕێز دەکەین کاک دکتۆر جەنابیش بەخێرەوێ سوپاس بۆ زۆر سوپاس لەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو دوای اتفاقی کە کراوە لە ناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە وەکو مامۆستا ئەحمەد باسی کرد کە هاوپەیمانی هیوە
تێبینیان لەسەری هەبووە سەرنجی بەڕێز بزان لە بەرژەوەندی خەڵکە یاخود لە بەرژەوەندی دەسەڵاتداراندا هەم لە عێراق و هەم لە کوردستان بڵێ وڵی چی بڵم ینی بۆ بەنسبەوەی ئایا لە بەرژەوەندی خەڵکیان لە بەرژەوەندی دەسەڵاتداراندا من زیگەی 4-5 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان بم بابەتەوە سەرقاڵ دەکرێت بە بەردەوامی لە کاتی بوزدەدا هەموو لایەکان مشەوەشەکردن 2000 هیچ جەرەنجامێکی حەقیقی و مەرموسی بۆ ژیانی خەڵک نەبووە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئێمە بەردەوامی تەلەموسمان کردەوە کارەکەشی تەنها ینی بریتینە لەو دەقا چۆن داڕژاوە بریتە لەوەی کە ئیرادێکی سیاسی نییە لە ڕووی لەلایەن هەرێمی کوردستانەوە لەلایەن حکوومەتی عێراقیشەوە زۆر قەزی و سرعاتی سیاسی خۆیان 2000 لەسەر حسابی بوزدە و ژیانی خەڵکێکلا کردوێتەوە ئەم بابەتش بەو شێوەیە لە ڕووی دەقی بوزدەوە ئێمە گەر بگرێنەوە بۆ ناوەڕۆک ئەم ناوەڕۆکێک کە لە یاسای ئەم جارەیە هەیە هەندێک سیاغات و تەرتیبات نەبێت لە 2015 و 16 1990 تقریبا نزیکە لێکەوە زۆر دوور نییە هەندێکی باسی التزاماتی هەرێمە هەرێم التزام بکە نەوتەکەی بفرۆشێت چۆنی تەسلیم بکە چۆنی پارەکەی بدا یاخود ینی پارەکەی بدا بە بەغدا یاخود بەغدا بڕی ئەو پارەیە لە بەشە بوزدەی هەرێمی کوردستان بجێڕێتەوە بەم شێوەیە بووە یان جیاوازەکە نییە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و لە ڕێکەوتنەکاندا تەنها ئیشی سەرەوە کردووە کە بەغدا بەشە بوزەی هەرێمی کوردستان کە تەحدید دەکا داهاتی هەرێمی کوردستان چەنە ینی بەشی بوزەی هەرێمی کوردستان لە بەغدا چەندێکە و ئەو داهاتێکی قەوی لە پارەی 250,000 بەرمی نەوتە لەگەڵ نیوەی داهاتە ئاسایەکانی ترە چەند دەکات بە تەخمینی یا پێ ئەو عێراق و سەندەتانەی کە هەرێمی کوردستان ئەیدات جاران و ئێستا بڕێر وایە کە دیوانی چاودێری دارایی عراقی و دیوانی چاودێری دارایی هەرێم بەیەکەوە پێداچوونەوەی بۆ بکەن بەپێی ئەم تەخمینە حکوومەتی عراقی لێو بەشە بوزێ لە هەرێمی کوردستان ئەجێڕێتەوە ئێستا ئەم ماڵی گۆڕی لەم دوو ڕۆژەیە لە ناو یاسای بوزێ کراوە لەم هەفتەیە و ئەوەی ئەم ڕۆژ کە چەسپێنراوە ئەوەیە کە عراقیان ئەڵێن نەخێر ئەبێت تەسلیمکردن ڕووبدا جا تەسلیمکردنی داهاتەکە بێ یا تەسلیمکردنی نەوتەکە بێ ئەگەر هەرێم نەوتەکەی تەسلیم بکە وەکو کە ئەحمەد حاج ڕەشیدی وتی ئەوە پێشتری ئەممان چەند جارە وتووە ئەوەی لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام لە قازانجی سەڵاتدارانی هەرێم نییە لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێم بەرژەوەندەکانی خۆیان لەسەر ئەساسی و دەستخستن یان تەسەڕفکردن بۆ بەشنەوتەوە دامەزراندووە بەڵام ڕوون بکەیتەوە بۆچی تەسلیمکردنی نەوت دوای دێنێ سەرەوەی کە داهاتەکەش زیانیە بۆچی تەسلیمکردنی نەوت لە خزمەتی خەڵکدایە بەڵام لە خزمەتی دەسەڵاتدارandانی بۆ نمونە ئەگەر 250,000 وەکو نەوت تەسلیم بکرێ ئێمە چەندمان لە بوجێ عێراق ئەگەر بێ سەرتایم گفتوگویانەوە کە وەفدی هەرێم چوو بەغدا لەم کەناڵی ئەوە من باسی ئەوەم کردووە وتوما بێ هەرێمی کوردستان بۆ هەر بەرمینێک نەوت کە پارەی بەرمینە نەوتی سۆمۆدا سێ بەرمینەوتی خۆی بفرۆشێ ئەبەم شێوەیە هەڵەیەکی گەورەیە من سێ بەرمینەوە بفرۆشمەوەی پارەی بەرمینەوە بەمە بەغا ئەی بۆ هەر بەرمینەوتەکە نادەمە بەغا دوو بەرمینم بۆ ئەمێنێتەوە بۆ ئەمە ناکەم هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە یەکەم سەروەری بەسەر نەوتەکەەوە ئەڵێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەڵێن سەروەری مەسەر نەوتەکەەوە نامێنێ دوو بەرژەوەندەکانی خۆیان لەسەر ئەساسی ئەم بوونی ئەم نەوتە لە دەستی خۆیاندا دامەزراندووە لەوانەیە هەندێک پەیوەندیدار بێ بۆ کۆنتراکتانەی نەوتیانەی کە لە ماوەی ڕابردوودا کردویانە هەموو ئەم بابەتانە هۆکارن بەوەی کە هەرێمی کوردستان دەیەوێت تەسلیمکردنەوە دڕوونەدا ئایا تەسلیمکردنی داهاتینەوە دڕوو دەدا احتیمالی ئەوەیە ئەمەیان ئەم جارەیان ئەگەر یان لە ڕووی فەنیەوە بگەنە ڕێکەوتن ئەمەیان ئاسانتر بێ تەسلیمکردنی داهاتینەوە لە ماوەی ڕابردوو ئەمەش ڕووی نەداوە لە 2005ەوە هەتا ئێستا تەسلیمکردنی داهاتی زۆر داهاتێک بە بەغدا ڕووی نەداوە چی ڕووی داوە بۆ نمونە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەند جارێک گەویش هەموو جارێنە بۆ نمونە هەندێک بەیاناتی ناردووە بۆ عێراق وتوێتی ئێمە ئەمەندەمان داهات هەبووە داهاتی گومرجی و نەوتی و ئەوانە بەغدا لەو بەشە بزی کە بۆ هەرێمی ناردووە ئەم بەشی بڕیوە بەڵام ئەوە نەکەمی ناردووە هەرێمی کوردستان کە پێوەی دیار نییە لە ماوەی ڕابردوودا هەندێک لە بەپی راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی ئەڵێت هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا نزیکەی زیاد لە 90 تریلیۆن دیناری لە بەغا وەرگرتووە بەڵام 1 تریلیۆن دیناری بۆ بەغا ناردوێتەوە یعنی بەیاناتەکانی لە 2005 تا بەڵێستا بەڵێ ئەمە دیوانی چاودێری داراییە راپۆرتی دیوانی چاودێری داراییە 2 ساڵ پێشستایە کەواتە هەرێمی کوردستان ئیرادە سیاسیەکەی کە پارتە سەڵاتدارەکان بە تایبەتی
دوو پارتی دەسەڵاتدار کە تەحکومەکەن و بە دەرەجەی یەک لە مەلەفینەوتیە پارتی دموکراتی کوردستانە و یەکێتی تەواوکەرێتی لەم بابەتەیە بەو شێوەیە تەعامل دەکەن پێیان وایە ئەبێن دەسەڵاتی مەلەفینەوتی خۆیان دابێت بۆی تەسەڕف پێ بکەن لە ینی لە دەرەنجامە سیاسیەکانی ئەوان سوود دەبینن بەڵام عێراق ئێستا بیر لە شتێکی دەکاتەوە یەکەم لە دەستوردا لە مادەی 110دا داڕشتنی سیاسەتی دارایی لە ضمنی سەلاحیەتی حکوومەتی اتحادیە حکوومەتی عێراقی ئێستا بۆ ئەم مەرجەی داناوە لە ناو یاسای بوجەدا کە ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان پارەکەی تەسلیم بکە بۆی ئەم فقرەیە لە ینی لە دەستور جێبەجێ بکرێ واتە سیاسەتی دارایی اتحادی بێ و بچەسبێ ئەمە و بێتە ئەمری واقع چۆن کاتێککە سیاسەتی دارایی اتحادی واتە هەموو سیاسەتەکە لە اتحادەوەدا ئاڕژێ هەرچی داهاتەکانن لەوێ کۆ ئەکرێنەوە واتە ئەسنەوە بەغا دوای ئەوەی کە چوونەوە بەغا سەر لە نوێ بەغا بە پێی پێداویستی هەرێمەکان پارانێرە ئەم دەقە بۆ خەڵکی هەرێم باشترە لەوەی کە مەقاسە بکرێت باشترە لەوەی کە مەقاسە بکرێت مەقاسە چییە؟ جیاوازی چی ئێستا بۆ منە لێمانەوەی کە داهات تەسلیم بکەی لەگەڵ مەقاسەیە جیاوازەکەی ئەوەیە ئەگەر هەرێم 100 ملیۆن دۆلاری دەستکەوت ینی لە فرۆشتنی نەوت و لەمان ئەم 100 ملیۆن دۆلارە بنێرە بۆ بەغا دەبێت بیخات سەرژماری سەرژمارێکی وەزارتی دارایی دوایی سەر لە نوێ وەزارتی دارایی بەشە بوزدەی هەرێمی کوردستان بەپێی حسابێکی جیاوازتر بە دەستێکی تر ئەنێرێتەوە بۆ هەرێمی کوردستان کە لەوانەیە ئەمەیان 200 میلیارد ینی 200 ملیۆن دۆلار بێ مەبەستەکەم ئەوەیە بەغدا زیاتر ئەنێرێ بەس ئەڵێ تۆ بینێرەوە ئەگەر کەمیش بێەوەی خۆت بۆ ئەوەی ئەم دەستا و دەستکردنە ڕوو بدات واتە بیسەلمێنین کە هەموو پارێگە بێ بگەڕێتەوە بەغا دوایی لەوێەوە سەر لە نوێ دابش بکرێتەوە ئەمە ئەسڵی فکرەکەیە مەقاسە چییە؟ ئەمە ئەو ئقیامی پێڵێ مەقاسە ئەوەیە کە بەغدا بەشە بزدەیەک لە ناو یاسای بزیا بۆ هەرێمی کوردستان دانێ ئەڵێ بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو مانجێک تریلیۆنێک دیناری بۆ ئەنێردرێ لەم تریلیۆن دینارە ئەڵێ بەشە داهاتی ئەبێ بەڵام بە مەرجێک حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی 250 بەرمیل نەوت تی ڕۆژانە لەگەڵ نیوەی داهاتەکانی تری گومرگ و باجەکان بۆ بەغدا بنێرێتەوە ئەم داهاتانی تر کە حساب بکرێ داهاتی 250 بەرمینەوە لەگەڵ گومرگ و باجەکان لانیکەمی 750 میلیارد دینار دەبێ باش کەواتە لە تریلیۆنەکە ئەو 750 میلیارد دینارە ئەبڕن 250 مێنێتەوە بۆتە نێرن ئەمە مەقاسەکەیە بەس ئایا 250 کەشە نێرن لە ماوەی ڕابردوودا ئەمە شەنە ناردووە بۆ نەیان ناردووە لەبەرەوەی حکوومەتی عێراقی دەقێکی لەناو یاساکەیە داناوە و لەناو یاسای بوزایە دانراوە کە ئەڵێ حکوومەتی عێراقی لە نەفەقاتی فعلی لە سایە 12.6 بۆ هەرێمی کوردستان نێرێ نەفەقاتی فعلی چییە؟ واتە ئەوە ناکە بە تەختی دایناوە کە بۆ هەر مانجێک ئەوەندە سەرف بکرێ بۆی ئەو مانگە چەندی پێ ئەتوانێت چەند سەرف بکات ئەگەر توانای کەمتری هەبوو نابێت لەوە زیاتر بێ بەس ئەتوانێت لەوە کەمتر سەرف بکات کە توانی لەوە کە کەمتری لەوە سەرف کرد 12.6 لەو کەمە بۆ ئەنێرێ باش کاتە لێرە شەوە دیسانەوە خەڵکی هەرێمی کوردستان زەرەکە باش بۆی لای بینەران ڕوون بە ئێستا ئەگەر وەکو گریمانەی دابن ئەگە هەرێم 250,000 تەسلیم کە وەکو ناوت لەگەڵ نیوەی داهاتە فیدراڵیەکان مانگانە چەندی بۆ داهات ئەگەر هەرێمی کوردستان 250,000 بەرمینەوەت لەگەڵ نیوەی داهاتە فیدراڵەکان تەسلیم کە لانی کەمی ئێستا 900 میلیارد تا تریلیۆنە دیناری بۆ دێ تریلیۆنێکی بۆ دێ بەڵێ ئەی ئەگەر ئێستا داهاتی 250 کە تەسلیم کات داهاتی 250 تەسلیم داهاتەکە تەسلیم کە داهاتی نەوتەکە لەگەڵ بڵین داهاتی خاڵە سنووریەک بڵین گومرگی نیوەی چەندی دەست دەکەوێت هەرێمی کوردستان 150 بۆ 250 میلیارد دیناری بۆ دێ و لەوەش کە بۆ خۆی دەیفرۆشێ نزیکەی 350 تا نزیکەی 500 میلیاریشی بۆ ئەمێنێتەوە واتە هەموو ینی کەمتر دەکات لەوەی کە لە بەغداوە بێ باش بەس ڕەنگی خەڵک بڵین بۆچی تریلیۆنێک هەرێم دەگۆڕدرێتەوە ئەگەر بۆ نمونەگە 250 داهاتەکەمان بڵین نەوتەکەمان تەسلیم کە تریلیۆنێک دینار هاتپێ لە بەغداوە ئێستا کە داهاتی نەوتەکە تەسلیم دەکەن بڵین 250 میلیارد بۆچی ئەمە وا دەکەن ینی لە کاتێک پارێکی زیاتر باسمان کرد لەبەر ئەوەیە کە ئەوان نانەوێت ئەم نەوتە بدەنە دەست بەغدا تەسەڕفی پێ بکە یەک لەبەرەوەی بەرژەوەندەکانی خۆیان لەسەر ئەم مەساسە داڕشتووە چ بەرژەوەندی سیاسی چ بەرژەوەندی ئابووری
خۆیان و حزبەکانیان ینی هەندێک کەس دەسەڵاتدارەکان لەگەڵ حزبەکانیان لەسەر ئەم ئەساسە داڕشتووە واتە بۆ نمونە کۆنتراکتەکانیان کە کردووە لەگەڵ کۆمپانیا گەورەکان بەناوی خۆیانەوە یا بەناوی حکوومەتی هەرێمەوە کە کردویانە چێک شخصەتی کارکتەری سەرچین خۆیان کارکتەری سەرچین لەو گرێبەستاندا ئەم کۆمپانیانە هەریچێک لەمانە شخصێتێکی گەورەی هەیە و دەوڵەتێک لە پشتێوەیەتی دوو بەشێک لەم گرێبەستانە ینی لەگەڵ وڵاتەکانە کراون گرێبەستی فرۆشتنی نەوت لەگەڵ تورکیا گواستنەوەی نەوت بە وەفرۆشتنی لە بەندەری جیهانی تورکیاوە لەگەڵ تورکیا کراوە وڵاتێکی وەک تورکیایە خاڵێکی تر ئەمان بەڕسمی ینی بەمای ئەترافەکەن کە ئیتر ئەو سەروەریان نییە بەسەر مەلەفی نەوتیەوە من لە ماوەی ڕابردووە وتومە ئێمە ڕاستە بەپێی ینی هەرێمی کوردستان بەپێی دەستور مادەی 112 سەلاحەتی ئەوەی هەیە کە نەوت ئیدارەی مەلەفی نەوتی بدات باشە بەڵام لە سنووری سیاسەتی نەوتی حکوومەتی اتحادی و بە هین بێت بە تەوافق بێواتە بەیەکەوە بێت واتە هاوکار و هاوبەش بێ لەو مەلەفەیە بەڵام لە ئێستادا بە قسەی حکوومەتی اتحادی بکات و نەوتەکە تسلیمی بەغدا بکات لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ دوو قازانجی دەستەکەی حکوومەتی هەرێمی کوردستان یەک قازانجی ئابووری واتە بەشێکی پارەی زیاتر لە بەغداوە بۆ خەڵکی هەرێم بۆ هەرێمی کوردستان دێ 2000 خەڵکی هەرێمی کوردستان سوودی لەم زیادە داهاتە بینێ ئەمە یەک واتە داهات زیادە بێت لە هەرێمی کوردستاندا دوو لە ڕووی ئابووریشەوە قازانجیش ترمان هەیە ئەوش ئەوەیە کە دەتوانێت سۆمۆ یاخود دەوڵەتی عێراقی لەگەڵ کۆمپانیەکان چونکە لە مەرکەزیی بێسردا لەگەڵ کۆمپانیەکان گفتوگۆ بکە کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا گفتوگۆ بکە ئەو سعرە زۆرانەی کە خستویان دەسەر لە هەرێمی کوردستانی ئەستێن لە کاتی فرۆشتنی نەوتە ئەوەندە نادات و اتفاقاتی پێشتری هەیە ئەتوانێت ئەمانە کەم کاتەوە سپاس دەکەم دەگرێم وڵات رەچینۆ بەغداد مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵمان لەگەڵ مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونێت کۆبنەوەکەی پەرلەمان دەستی پێکردو یاخود ئێستا ناکۆکی لایەنەکان لەسەر بودجە بەردەوامن جگە لە پشکی هەرێم بڵێن چه ناکۆکیێکیشەیە کە وای کردووە تا ئێستا بودجەکە پەسند نەکرێت سڵاوی خی گەورە لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکەت و لە هەموو بینەنار و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دانیشتنەکە لە ئێستادا دەستی پێ نەکردووە گفتوگۆ لەسەر لە لێوان لایەنەکان بەردەوامە ئەو بەدووری دەزانم ئەو دانیشتنە بکرێ لەوانەیە بکرێتە بەیانی و دوو بەیانی کۆتایی ئەو هەفتەیە لەبەرەوەی لایەنەکان ناکۆشیکان هەیە جگە لەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەبوو ئەو بەشەی کە لە هەرێمی کوردستان هەبوو کە لیژنەی دارایی دەنگی لەسەردرا ماوەتەوە لە بینی خۆیان ئێستا لەگەڵ وەزیری دارایی و لەگەڵ هەیئەی ڕیاسە سەبارەت بەو قەرزانەی کە عێراق قەرز دەکات لە گفتوگۆدان کەواتە کێشەکە تەنها کێشەی هەرێمی کوردستان نییە لەنێ خۆشیاندا کێشە و ململانەی پوڵیان هەیە و نایشارمەوە کە دەرکم بەوە کردووە کە بەشێکیان لەگەڵ موازنە نین چونکە پێیان وایە موازنە ئەگەر دەنگی لەسەر بدرێ کۆمەڵێک پرسی دیکە دێنە پێش کە لە مەسلحەت و بەرژەوەندی ئەوان نییە بە تایبەتی هەڵەشانەوەی پەرلەمان و ئینتخابات پێشوەکە بەڵێ مامۆستا وەکو ئەگەر بەڕوونی بۆمان ڕووکەیتەوە بەڵێن پشکی هەرێم کە ئێستایەک لابۆتەوە لە ناو لیژنەی دارایی مامۆستا ئەحمەدیش قسەمان لەگەڵ پێشوتی وەکو لە بەرژەوەندی خەڵکدانیە وەکو پێویست بەڵام کە ئێستایەک لابۆتەوە لە ناو پەرلەمانیش دەنگەیە کە بەم ڕێکەوتنە ڕازی نەبێ لە مەوەسم ناو لایەنە شیعەکانە ئەوەی هەیە کە لە ئێستا لە وەزارەتی دارایی دەنگی لەسەردراوە بەڵام ئەو معنای ئەوە نییە کە لە ناو پەرلەمانیشدا بڕوە ئەگەری هەیەک لە لیژنەدا بڕوە بەڵام لە ناو پەرلەمان ڕێیەکان بگۆڕێت و لە نەتیجەدا ئاراستەیەکی دیکە وەرگێ بۆیە من قەنەعەتم نییە ئەو کۆتایی بابەتەکە بێت بەڵێ بەزۆکو لایەنە شیعەکان دیارە بۆ نمونە کێشەی سایرون چیە لەگەڵ بودجە کێشەی فاتح چییە کێشەی نەهجی وەتەنیە ئەوان بڵێن کێشیان چ سونەکان کێشیان چییە ئێستایەک لابۆتەوە کە بوونەتە لەمپەر لە بەردەم ئەوەی کە بودجە پەسەند بکرێت دیارە هەرێکیان چیان دەوێت پێشتر دیار بۆ ئەو وەزارەتانەی کە دابەش بوون لە نێوان شیعە و سونە و لایەنەکاندا هەمویان کۆبوونەوەیان پێکرا
ئەو مەرحەلەیان بڕی بەڵام لە ئێستادا ئەوەی کە ماوەتەوە بابەتی ئەو قەرزانەی کە عێراق دەیکا گفتوگۆکان لەسەر ئەو پرسەیە چۆن بیکات چەند کات بۆچی بیکا ئامانجی لێچیە ئەوانە زیاتر ئێستا بۆتە گرفت و بەشێکی دیکە لە شیعەکانیش کۆمەڵێک داخوازیان هەیە کە بەڕاستی من لە دانیشتەکانی خۆیان بەشدار نەبووم چونکە ئەوان لە بینی خۆیان کێشیان هەیە و بخۆیان داواکاریەکانیان لەگەڵ هەیە ڕاستە گفتوگۆ کردۆ هەتا ئێستاش گفتوگۆ لە نێویاندا بەردەوامە بەڵام کەش و هەوایەکە بۆ دەچێت کە ئەم شەو نەخرێتە دەنگدان چونکە حزورێکی کەم هەیە لە ئەنە سیاسیەکان کەم وجودیان هەیە ئەندا پەرلەمانەکان کەم هاتوون ئەوەی هەیە ڕئیس کوتلەکان و ڕئیسی لیژنەکان بەشدار بوون تێیدا و لە پاشانیش زۆربەی پەرلەمانتارەکان لێ ئێستادا گەڕاونەوە من وا گومان دەبم ئەو شۆ یعنی ڕۆژێک دواترا لە پاشان ساعاتێک دواترا لە ئێستادا کاتەکەەوە تێپەڕی سێ ساعات بەسەر کاتەکەیدا دەڕوا هیچ زەنگێک لێ نەداوە بۆ چینەهۆڵی پەرلەمان بۆ ئیتم لەسەر پرۆژەیە بدەیت من پێم وایە دوا دەخێ و ئەگەری دەنگ نەدان هەر لەسەریشی یەکێکە لە ئەگەرەکان بۆچی یانی ئێستا ئەگەرێکێ هەر پرۆژەکە بڵێن هەر پەسەند نەکرێوەکو ئەگەر دایبنێن لەبەر چی ینی کێشەکە چی ئەگەر هەندێک لایەن بیانەوێ پرۆژە یاسای بودجە پەسەند نەکرێت پێیان وایە ئەگەر دەنگ لەسەر ئەو پرۆژەیە بدرێ دەنگ لەسەر ئەو پرۆژەیە بدرێ لەوەیە پێگەیان زەعیف بێ و کازمی زیاتر دەستی کراوە دەبێت بۆ ئیشکردن و قووەتێک بە حکوومەتەکەی کازمی دەدا ئەوانە هەرتیان باشە کازمی و خوشکس خوارد بێتە بەرچاو دانەوێت ئەگەر موازنە نەبێ دەستی کازمی دەبێت وەگە موازنە دەنگی لەسەر درێ کۆمەڵێک پرۆژە و مەشروعاتێکە گۆڕێکە لە مەسلحەتی کازمیە و پێیان وایە نقطەی هێزە بۆ ئەو بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی هیچ لایەنێک هەیە کە ئامادەنێ بە هەردەنگ بە پرۆژە یاسا بودجەکە بدات لە ناو لایەنە عێراقیەکان چونکە پێشتر هەندێک لایەن باسی نرخی دۆلار و هەندێکیان باسیەوەی کە ژمارەی حەشت زیاد بکرێ سونەکان باسی موچەی بێسەر شوێن کراوەکان و پشکی زۆری بۆ ئاوادانکردنەوەی ناوچە وێران کراوەکان فراکسیۆن هەیە دەنگی پێنەدات پێم وایە هەموو بەشدار دەبن بەس لەوانەیە ئەگەر یەکێک بڕگەیەکی عاقڵ نەگرێت دەنگ بە بڕگەکە نەدا تا ئێستاش هیچ لایەنێک لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەم هیچ بەیاننامەیەک ڕای نەداندۆ کە ئێمە دەنگ بە موازنە نادەین لەگەڵی نین چونکە شەقامی عەرەبی شەقامی عێراقی بەگشتی چاوەڕێی و موازنەیە کەس ناوێری خۆی بخاتە بەر ئەو بەرپرسیاریەتی کە بڵێ دەنگ بە موازنە نادەن بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ کە لە بەغدادەوە لەگەڵمان بووی کاک دکتۆر سەبارەت بە پشکی هەرێم بڵێن ئەگەر بۆ نمونەوەی دابنێ پشکی هەرێم 12 تریلیۆنێک بێ لە باشترین حاڵەتە بە پێی ئەم ڕێکەوتنە ئەگەر بێت یعنی تقریبا 3 تریلیۆنێک دێت ئەگەر وا بێت لە دەوروبەری 3 تریلیۆن ینی لە 12 تریلیۆنەکە بە پێی ئەم ڕێکەوتنە یعنی بەپێی داهات و نەفقاتی فعلیە چونکە بەپێی ئەوەی کە حکوومەتی عێراقی ئەتوانێت سەرفیکە نەگەوەی کە نەخشەی بۆ داناوە کە سەرفیکە جیاوازەیە نەخشە حەدی عەلای ئەوەیە کە ئەتوانێت سەرفیکە و نەفقاتی فعلی توانای حکوومەتە بۆ سەرفکردن ئەگەر داهاتی کەمتر بێت ئەوە کەمتر ئەتوانێت سەرفکە و کاتە بەشە بودجەی هەرێمی کوردستان بەپێی ئەو ئەوەی کە سەرف کراوە نێرە نەک بەپێی ئەوەی کە دایناوە بەرحاڵ وا تەسەوور دەکرێت 2 تا 3 تریلیۆن دینار بێت ئەگەر مۆزوعی مەقاسە بێت ئەگەر مۆزوعەکەی ئیقیامیش بێت هەر بە هەمان شێوەکە نزیکەن بە 4 مانگ تریلیۆنێک ئەگەر 250 ملیارێک بێت بەڵێ 300 ملیار 250 ملیار یعنی بەپێی بودجەی فعلی ئەگەر بودجە باش بێت و داهاتینەوەت باش بێت لەوانەیە خەرجەکان زیاتر دەبن و کاتە لە 150 سەر دەکەوێت تاکو 250 تا 300 میلیارد دینار دەڕوات بەشە بودجەی هەرێمی کوردستان بەم شێوەیە ئەگەر ڕێکەوت بەڵێ دوای ناوبڕەکە دەگەڕێمە وڵات سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورد و دەگەڕێنە وڵاتە لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنێ ژ vî ڤایرۆسî li kompanya Paşa Baxçe û bû cara êkil cîhanê
بەشێک بناوێ وی بلۆک هاتە دانان بۆ چێکردنا هەمی جوورێن ئامانên شیشەی یên تەندروستی ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vî blok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşeyê ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşeyê bi destxwe ve bînin. Bi tinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوە نەمیجیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشهابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە میە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەخواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر گرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەگەری هەیە ئەم ڕێکەوتنە هەر جێبەجێ نەکرێت لە نێوان هەرێم و بەغدا لەو بەرگەی کە پەسەند کراوە هەر جێبەجێ نەکرێ و نە بەغدا بڵێن هەرێم داهاتەکەی خۆی بخاتە سەر هەژماری بانکی بڵێن وەزارەتی دارایی عێراق نە عێراقیش بەڕۆ بڕە پارەیە بنێرێکە وتر لە بینی 150 بۆ 250 میلیارد بۆ 300 میلیارد دینار مانگانەیە. ئەوەی کە ئەگەر هەیە جێبەجێ نەکرێت بەڵێ ئەگەر هەیە لە بەرەوەی لە ساڵی 2012 بە بەردەوامی دەقێکەیە ناو یاسای بوزەیە کە هەرێم داهاتەکانی خۆی دەستیم کات و لە بەرامبەر ئەوەشدا حکوومەتی عێراقی بەشە بجێ هەرێمی کوردستان بنێرێ هەرێم 2-3 ساڵ جێبەجێ نەکرد لە بەغدا لە ساڵی 2014 بەشە بجێ هەرێمی کوردستانی بڕی دوای لە 15 کەمێکی نار بەو شێوەیە هەرێمی کوردستان تا ئەم دقای هیچ ئیلتیزامێکی نەکردەوە تا هیچ بەرمیلە نەوتێکی نەداوتە بەغا هەتا ئەم دقەیە. ئەمە یەک کاتە ئەگەری جێبەجێ نەکردنی هەیە ئەمە یەک. ئایا ئەگەر بەغدا نێتپاک بێت و بێوێت پارە بەس بۆ هەرێم شتێک بنێرێ ئەوە جێبەجێ ئەکرێ واتە
وەکو ساڵی پێشووتر لە چەمانجی یەکەمیدا 300 میلیارد دیناریان 20 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان دەهات ئەمە جێبەجێ ئەکرێ ینی هەر بەرامبەر بەوە هەرێمی چینە نردوو ئەو 320 میلیارد دیناری نردووە بەڵام ئەگەر تەفاسی بچیتە سەر تەفاسیرەوە ئەم تەفاسیرە ئیشکالەتی زۆرە کەچیتە ئیشکالە تەفاسیری فەرنیەوە نەوت بە چەند ئەفرۆشێ چۆن بۆ ئەوەندە ئەفرۆشێ دیوانی چاودێری دارایی تەدقیقی کردووە یان نەیکردووە چونکە بەپێی یاساکە بەرگەکانی ئەم دەقیقل ناو یاسای بوزای هەیە ئەبێ دیوانی چاودێری دارایی عراقی و دیوانی چاودێری هارێم بەیەکەوە تەدقیقی فرۆشتنی نەوت و داهاتەکانی تریش بکەن و دیوانی بڵێن وەزارەتی نەوتی عراقی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستاندا سەرپرشتی فرۆشتنی نەوت و دانانی نرخەکانی و تێچوونەکانی بکەن و ئەم ڕێکەوتنە واتە لیژانی فەنی لیژانی فەنی زۆر جار ناگەنە ڕێکەوتن و جیاوازیان بۆ دروستەوە بە تایبەتی هیچ شتێک بەرژەوەندێک بەیەکیانەوە نابەسێتەوە واتە هەردووکیان لە یەکلایەنەوە ئاڕاستە ناکرێن یان خۆت ئیرادێکی سیاسی نییە کە تەوجیهیان بکە کە بێ ئەوان وەکو هەرێم ینی ئەم ئەگەر بڵم وەکو گریمانی داێنێ بودجەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ سێ مانگی ڕابردووشە ینی بمانگی یەک و دوو سێ پشکی ئەو بڕپارەی هەیە بینێرێت لە 2019 وا بوو بەڵام نیان نەرمەنجی چەمانجێکیان نەنارد بۆیە زۆر تەنانەت لە ناو ئەم یاسای بودجە شەخسی ئیشیشتر هەیە کە ئەوەیە کە هەرێمی کوردستان داوای کردووە کە بە ئەو قەرزانێکە لەمەوەی ساڵانی ڕابردووە بەهۆی ئەوەی کە بێبەش بووە لە بودجە کردوویەتی حکوومەتی عراقی بیبژێرێتەوە حکوومەتی عراقی ئامادەی دەرنەبڕیوە کەواتە پێم وانییە ئامادەی ئەوەی هەبێت حکوومەتی عراقی قەرزەکان ببژێرێتەوە باش بەس وەکو لایەنە شیعەکان پێشتر ئەو مزایدە چی بوو کە دەیان کرد بۆ نمونە ئێمە نەوتی هەرێمی کوردستانمان دەوێت و نەبێ ناونەوت هەرێم نەوت بفرۆشێ بەس ئێستا خۆیان ڕازی و بەس داهاتەکەی تەسلیم بکرێت ئەوە لە قازانجی خۆیانە و ئەوانیش بڵین کە هەرێم بەس داهات تەسلیم کە نەوت تەسلیم نەکە سەیریکە یەکەم ئێستا تێگەیشتونەوەی کە ئەگەر هەرێم نەوتەکەش تەسلیم کات ئەمان ناتوانن ئەو ئیلتزامە زۆرەی کە لە فرۆشتی نەوتایە وەریگرن چونکە کێشەیان بۆ دروستە بێت کێشەی ئەویان بۆ دروستە بێت کە وەزارەتی نەوتی عراقی ڕاشکاوانە بە پەرلەمانی وتووە کە ئێمە ناتوانین هەموو نەوتی هەرێمی کوردستان تەسلیم بکەین و وەرگرین و ئیدارەی و مەلەفە بین یەک شێوازی گرێبەستەکان لە هەرێمی کوردستاندا جیاوازە ئاڵۆزە کۆنتراکتەکانی لەگەڵ دەوڵەتانە کۆنتراکت کراوە وەکو تورکیا فرۆشتی نەوت بە کۆمپانیای تر سپێردراوە گواستنەوەی نەوت جیاوازە لەو ڕێکەوتنێکە لە نێوان حکوومەتی عراقی و دەوڵەتی تورکیادا هەیە کە هەموو ئەم بابەتانە ئەم جیاوازیانە ئاڵۆزی و کێشەی گەورە بۆ حکوومەتی عراقی دروستەکە وەزارەتی نەوتی عراقی دروستەکە کە ئێستا ناتوانێت من لە ئەسوو بگرێت بۆیە ئەمە ئەوە نزەڕێنە بۆ عراقیش و بێزگەلەوە عراقیان لەمەوەی ڕابردووە ئیسفادی زۆر باشیان لەمە کردووە لەگەڵ لەم هەڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بۆتەوەی کە بەشە بجێ هەرێمی کوردستان نەنێرن و پارەی بە خۆیان بگەڕێتەوە ئەمە چێ زەرری کردووە خەڵکی هەرێمی کوردستان زەرری کردو 2000 باجەکەی داوە باجی ئەم هەڵایی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە نەیانتوانێت بگەنە ڕێکەوتن یا خۆلانی کەمی ئەو ڕێکەوتنانی کە کردویانە جێبەجێ بکەن ئومێد دەکەم ئەم ساڵەکە ئەم یاسای بودجێ بچێتە باری جێبەجێکردنەوە جێبەجێ بکرێت نەک لە بەرخاتی یاسای بودجەکەم پێم وانییە ئەم یاسای بودجێ بتوانێت شتێکی ئەوتۆ لە ژیانی خەڵک بگۆڕێ بەڵام ئەگەر ئەم ڕێکەوتنە بکرێ و هەندێک پەیوەندی و نێتپاشی دەربینی هەرێم حکوومەتی عراقیە بگەڕێتەوە ئەو کاتە کۆمەڵێک شتی تر کە پێویستەکە ئیشێ سەر بکرێ و پێویستە کات هەم خەڵکی هەرێمی کوردستان هەم حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش خۆیان بۆ مەلەفانەیەک لاکەنەوە بۆ منال لە مەلەفی داراییدا مەلەفی دارایی تەنها بودجە نییە مەلەفی دارایی کۆمەڵە وردەکاری تایە کە لە ناو یاسای قانون ئیدارەی مالی و قەرزی گشتیا بە تەفسیلی باس کراوە ئەم تەفاسیلە یان یەکلایەنە لەن عێراقەوە فەرز کراوە پێویستە کات هەرێمی کوردستان سەر ئەم تەفاسیلە گفتوگۆ بکە ئیرادەکان داهاتەکان چۆن کۆکرێنەوە چی لێ دەرەکرێت خەرجەکان چین خەرجی سیادی چییە خەرجی کامە و کامە خەرجی سیادین ئایا هەرێمە و قەرزانی کە کراون لە ماوەی ڕابردوودا بۆ ئەبێت لە خەرجی سیادی بدێتەوە لە کاتێکا کە هەرێمی کوردستان هیچ بەشی لەو قەرزانە بەرنەکەوتووە ئایا ئەو خرجیانی ترکەوە بۆ وەزارەتی دیفاع و دامەزگا فیدراڵەکان دەکرێت بەشی خەڵکی هەرێمی کوردستان کورد لە وەزارەتی دیفاع چەندە ئێستا ئێمە ساسی وەزارەتی دیفاع پێک نایەنین پێویستە ئەم بۆ نمونە مؤسساتی فیدراڵی زۆربەی زۆری وەزارەتەکان کورد زۆر کەم لەوێ وجودی هەیە کەوا حەقی خۆیەتی لانی کەمی بەقەدەرەوەی کە لە بزیان یعنی حەقی هەیە یان 12 یان 13
ئەو یاسا سێنزەیە وجودی هەبێ لە ناو وەزارەتەکە فیدراڵەکاندا واتە بەقەدەر ئەوەی کە ئەگەر 100 فەرمانبەر لە وەزارەتێکەدا ئەمەجێ سێنزەی لە هاوڵاتێنی هەرێمی کوردستان بێ بە هەمان شێوە کاتە ئێمە شەڕمان بۆ ئەمان نەکردو بێزگەلەوە لە ڕووی قانونیەوە ئەبێ ئێمە گفتوگۆی لەسەر ئەمانە بکەین گفتوگۆی لەسەر بکەین کۆمەڵی یاسا هەیە کە پێویستە دەربکرێت بۆ منە یاسای مەسی اتحاد هەیە کۆمەڵێک یاسای تر هەیە بۆ جێبەجێکردنی ئەو بەندانەی کە فیدراڵی زیاتر ئەچەسپێنێت لە عێراقدا بۆ نمونە ئێمە مەسی خدمەمان هەیە ئەنجومەنی ڕاژە دەستێکمان هەیە بۆ چاودێریکردنی تەوزیعکردنی تەرخانکردنی داهاتە فیدراڵەکان ئەمە یاسای بۆ دەرکراوە تا ئێستا پێک نەهێنراوە دەستێکی ترمان هەیە کە بۆ پاراستنی مافی هەرێم و بارزگارێک نەخراوەکان لە هەرێمەکە لە بۆ نمونە لەو بەشداریکردنیان لە بەڕێوەبردننی دام و دەستگا فیدراڵەکاندا لە بەعەسات و لە ئەو وەفدانەی کە هەرێم عێراقیان نێرە بۆ دەرەوە بۆی بەشی هەرێمی کوردستانیش لەو وەفد و لەناو ئەو مؤسسەتە فیدراڵانە بچەسپێ ئەمانە دانەمەزراون ئەمانە استحقاقات و ینی مافی خەڵکی هەرێمی کوردستان ئەچەسپێنن لە بەغا ئەمانە بۆ منە ئەگەر ئەو دەستەی چاودێریکردنی تەرخانکردنی داهاتە فیدراڵەکان لە بەغا دروست بکرای ئێستا ئەسڵەن پێویستی بە گفتوگۆ نەبوو لەگەڵ بەغایە ئەو دەستەیە ئەیوت هەرێمی کوردستان پێویستەکە ئەوەندەی پارە بۆ تەرخان بکرێت لەو داهاتەی کە لە حکوومەتی عێراقیە هەیەی فڵان پارێزگا مافی خۆیەتی ئەوەندەی بۆ دابین بکرێت ئەوان ئەبایە بە ئیحسا لەسەر ئەساسی ئیحسا ئیشیان دەکرد نەک پێویستی بەم شەڕە سیاسیە بێ کاتە تۆ پێویستە بوو تۆ ئەم شەڕانە کاتی خۆی بۆ دروستکردنی ئەم هەی ئەو دەستە و دامەزراوانە بکەیت کە بە خۆڕایی دەستورەدا نەنراون بۆی دانراون ئەمانە فیدراڵێت بەهێز دەکەن ئەمانە دەسەڵاتی هەرێمەکان و پارێزگاکان یعنی پتە دەکەن و بەشداری و مافەکانیان ئەچەسپێنن لە فیدراڵدا بابەتێکی تر کە ئێمە بێگفتوگۆی لەسەر بکەین کە زۆرێک لە باسی هاوسەنگیمان کرد لە مؤسساتی فیدراڵیە مافەکانمان ینی مافی خەڵکی هەرێمی کوردستان زۆر هاوسەنگ نیە واتە بەشداریمان لە دامەزگای فیدراڵەکان وەکو خۆی نییە بێزگەرەوە تەنسیق ینی شێوازی پەیوەندیکردن نێوان هەرێم و وەزارەتە فیدراڵەکاندا هاوڵاتێکی هەرێمی کوردستان یان تەنانەت ئەگەر قەزەیەکی شێبێت ئەبێت بە بچێتە هەولێر لە بەشی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بچێت بۆ مەکتەبی تەنسیقی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغا لەوێ بچێتەوە بۆ دەسەڵاتی دادوەری لەناو وڵاتێکە ئەم هەموو هینە ئیداری بۆ چییە بۆ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتی دادوەری لە بەغدادە تەنسیقی مباشیریان نەبێ ئەم دوورکەوتنەوەیە کۆتایی پێبێ بۆ ئەوەی ئیشی هاوڵاتیان ئاسانتر بڕوە ئێمە پێویستە کات ئەم ڕێکەوتنە لەسەر بوجە بکرێتە سەرەتایەک بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود پەرلەمانی هەرێمی کوردستانیان دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان بیر لە شتێکی تر بکەنەوە ئەویش ئەوەیە ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەبێت بۆ گفتوگۆکردن لیژنەیەکی کە هەم ئەکادیمی بێ هەم سیاسی بێ و لانی کێمی دەستەیەکی ئەکادیمی لە پشتیەوە بێت کە ڕاوێژی پێبدا بۆ ئەوی بە تەفاسیل لەسەر هەموو ئەو بڕگە و بابەتانە بوەستن کە پێویستەکە لەگەڵ حکوومەتی ئیتحادیە گفتوگۆی سەر بکرێ مافەکانمان چ لە ڕووی یاساییەوە چ باپی لە ناو ڕێنمایی و تعلیماتەکاندا بە تەواوەتی بچەسپێت بۆ ئەوەی کەیتر ئەم شەڕانە پێویستەکە خەڵکی هەرێمی کوردستان و مێشی خەڵکی هەرێمی کوردستان چیتر ماندوو بکرێت بۆی کەی ڕێیەکەوین چۆن ڕێیەکەوین بۆ ڕێک ناکەوین ئەم وردەکاریانە قسەی سەر باش بە زۆکو حکوومەتی هەرێم بڵێن کابینەوە کە پێشتر بانگشێوە دەکرد کە ڕێکەوتنێکی گەشتگیر لەگەڵ بەغدا دەکات ئەمە ڕێکەوتنێکی گەشتگیرە یاخود باز دەکە کە چاکساز دەکرێت سەراسی ناوخۆ کە تۆ نتوانێت سەراسی ناوخۆ بنەوە چاکسازی ڕاستەقینە بکەی ڕێکەوتنێکی باش لەگەڵ عێراق بکەی هیچ لە ژیانی خەڵک دەگۆڕێ خەڵک چاوەڕێەوە بوو کە لەم ساڵدا بژانەوەی ئابووری ڕووبدا هەلی کار دروست ببێت تۆزێک بارودۆخی ئابووری باش بێت بژانەوەی ئابووری بەم شێوەی دروست نابێت یەکەم هەرێمی کوردستان لە ماوە ڕابردوودا کۆڵێکی زۆر پارێکی زۆر بە حساب خۆی قرس کردو جا قرزی خۆی کردویان لە چێ ئیترەوە قەرزە حسابی داهاتی گشتی ئەداتەوە دوو تا ئێستا نتوانراوە لە ناو هەرێمی کوردستاندا ئیداری داهاتی هەرێمی کوردستان یەک بخرێ واتە بە شێوازی تر هەموو داهاتەکان بستنەوە یەک خەزێنە ئێستا دوو گیرفانەیە یعنی نەک دوو گیرفانەیە بەڵام بەشی زۆری گیرفانەکە لە مراولاوە هەیە کە پێشەوەی کە داهاتەکان بستنەوە بۆ خەزێنەی گشتی پارەی لێ ئەڕوە خۆمان زانی قاچاقچێتی هەیە فرۆشتنی نەوت هەیە بە قاچاق لەولا هەندێک تەنانەت داهاتی نەوت ناچێتەوە خەزێنەی گشتی هەموو ئەم بابەتانە ئەمانە ڕێک نەخراون لە هەرێمی کوردستاندا دوایەوە خەرجەکان تا ئێستا ئێمە هێزەکانی هەفتا هەشتا هەریەکەیان
زانێکی سربەخۆی خۆی هەیەکەواتە مؤسسە نین ینی مەسەوا نابێ دام و دەستگاکان تا ئەم دقەیە یەک لەشکر کادری حزبی لە هەردوو لا لەسەر حسابی حکومەت و بودجەی گشتی بەخێوە کرێ ئەم چاکسازیانە کاتێکە لە ناخۆیان نەتوانی بکەیت تا ئێستا دوو دەسەڵاتت هەیە حکومەتت نییە بەمانای خۆی بەمانای ئەکادیمیەکەی حکومەتێکت نییە ئەوەی کە هەیە دەسەڵاتە کەواتە تۆ لەناو خۆتا چاکسازی نەکردووە لەگەڵ عێراقیش باش نکراوە تا ئێستا بەم شێوازە ئەتەوێت ینی ئیشەکە ڕاژێنی پێم وانە نەبێشە بەس وەکو باسی پێشمەرگت کرد ئێستا کێشە هەیە بە تایبەتی بۆ لیوە هاوبەشەکان کە ئەو دیوانەی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن ینی دوو مانگە موچەکان نەدراوە لەبەرەوەی ئەمریکا هاوکارەکەی نەناردووە پێشتر دەکرام کێشەی پێشمەرگە لەگەڵ عێراقیەک لا بکرێتەوە ینی بکرێتە ڕاستەخۆ موچیان لە عێراقەوە بە یاخود ینی کێشەی پێشمەرگەیەک لا کێشەی موچیان نامێنی هەرێمی کوردستان شەڕی ئەمانەی نەکردووە وەکوتم هەرێمی کوردستان هەموو مەلەفەکانی تری کردو بە قوربانی مەلەفی نەوتی هەموو مەلەفەکانی کردو بە قوربانی مەلەفی نەوتی بە قوربانی ئەوەی کردووە کە خۆی جۆرێک لە هینی هەبێت دەسەڵاتی هەبێت و لەگە وڵاتانە لە گفتوگۆیان بێت و واتە حساب بە حکوومەتی اتحادیەکە لە بەرامبەر ئەوەدا ئێمە مافەکانمان لە دەوڵەتی عێراقیە نامانتۆنیەوە ئەوەی کە لە دەستوریشا بەرگەوی و مادی لەسەر هاتووە ئێمە وەکو پێویست بچەسبێنێ باش بەس وەکو پێشمەرگە ینی پێشتری توێژەکە بوو کە موچەکان لە بەغداوە بۆ نمونە بێت ئێستا بەس ئەوش خۆت لە سیر نییە کە ئێستا لەبەرەوەی ئەمریکا هاوکاریەکە نەناردووە پێشمەرگە لیوە هاوبەشەکان دوو مانگە موچیان وەرنەگرتووە سەریکە ئەگەر بیرت بێت لە 2016 و 15 بڕگەیەک لە هەسای بوزای هەبوو کاڵێت نسبەتێک لە بوزەی وەزارەتی دیفاع بۆ بوزەی وەزارەتی بۆ وزەی پێشمەرگەیە کە ئەمە شەرعێتی هێدایە پێشمەرگە کە بوو بە بەشێک لە مؤسسەی دیفاعی عێراقی و لە نەفەقاتی سیادی فاری بۆ داهات بەڵام ئێستا ئەم جارە خسوێت سەر نەفەقاتی عادی هەرێمی کوردستان واتە عادی خۆتە چی دەکەی چی ناکەی واتە سیفەی سیادیان لە پێشمەرگە سندوتەوە لە بەغاش ئەمە بۆ کاتێککە تۆ دوورکەوتنەوە ڕۆدا ئەو دێت هەرچی مەرجەکانی خۆیەتی لەسەر تا سەپێنێ واتە تۆ تا دوور بیت ناتوانانی شەڕی نافەکانی خۆت بکەیت من قسەی بەشێک لە سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان کاتی خۆی وتیان ئیتر ئێمە پێویستە کات شەڕی مافەکانی خۆمان لە بەغداوە بکەین باشە کاتێک کە سەرەتای 2023 بوو چونەوە بەغدا فعلەن فکرێکی باش بۆ کاتە بەڵام زۆر زوو لە بەغا دوورکەوتنەوە زۆر زوو لە بەغا دوورکەوتنەوە تەنانەت کەندیشیان نەبێ ئەوانیکە لە بەغا دوورکەوتنەوە پشتیان لە بەغا کرد بە تایبەتی دوای ئەوەی کە ئابووری سەر بە خۆیان ڕاگەیاند و مۆزووی نەوتیان دەرهێنا و نوتیان فرۆشت ئەم بابەتە زەربەی لە خەڵکێری کوردستاندا چونکە مافەکانمان لە بەغا نەماتوانی بەتەواوی بچەسپێنین زۆرێک لە مافانی کە لە دەستور داهاتوە نەماتوانی بچەسپێنین بەڵێ وەکو دوا پرسیار پێ دوای بەم ڕێکەوتنە نەوتیێری هەمەر تاڵانی و ناشفافێتەکە دەمێنێت وەک بە زۆر بە کورتی چکە کاتنەوە بەڵێ پێم وایە ئەم ڕێکەوتنە ناتوانێت تەفاسیلی مەلەفی نەوتی شەفاف بکە و گرێبەسەکان و خۆیانن چ گرێبەسە بچووکەکانە و کۆمپانیەکان خزمە گوزارەکانەوەوانی تر چ ئەو کۆمپانیای گەورەکان هەمویان خۆیان نەمێنەوە دیسانەوە مەلەفەکە و خۆیەتی و حەلێکی جەزری نەبووە بۆ قەزەکان یەک شتێکی ئیجابی هەیە کەوەی ئەگەر دیوانی چاودێری دارایی تدقیقی داهاتەکان بکە بەڵام ئەوی دیوانی چاودێری دارایی ناتوانێت دیسانەوە سەر تەفاسیلدا سەرکەوتوو بێت و چاودێری عێراق مەوەست بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕست دکتۆر ئەمین بەکر ڕاوشکاری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لەگەڵ ماوەی سوپاس دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ المصوتين عدد پابندبوون